بسم الله الرحمن الرحیم. خوایە دوعا و نزاکانمان لێ قوبوڵ بکەیت، بەرەکەتی مانگی ڕەمەزان بڕژێنە بەسەر خانەوادە و هەموو خەڵکانی ئاین پەروەر و موسڵمانە. خوایە عیبادەت و ڕۆژوو و نوێژەکانمان لێ قوبوڵ بکەیت، خێر و خۆشی مانگی ڕەمەزان بەر وڵاتی خۆشمان بکەوێت و ببێتە مایەی ئازادی ڕاستەقینە و سەرفرازی کۆمەڵگای کوردی. فەرموون ڕۆژەکانتان بشکێن. فەرموون نان خواردنەکە. بسم الله الرحمن الرحيم. خواردنەکەی ئەم ئێوارە خۆش بوو، دڵتان بوو؟ بەلەزەت بوو، سوپاس بخوا. دەستان خۆش تەرسەخانکی سامان بۆ تێکە چایەکی خۆش. دەستان خۆش. ئەی تۆ پیاوەکەجان خواردنەکان بەتەڵ بوو. دەستان خۆش بێ، زۆر زۆر نایە بوو، لەژێ خۆیان وشانە بوو. ئەخوا عافێت. ئێستا کە چاکەمان خواردەوە کاتی نوێژی ئیشایە، ئەبوایە بچوینایە بۆ تەراویح. لەبەرەوەی مزگەوت لێمانەوە دوورە لێمان و ناتوانین بچین، خۆشم تەندروستیم باش نییە، لەبەرەوە ناتوانین بەداخەوە بەشداری نوێژی تەراویح بکەین، لە ماڵەوە نوێژەکەین.